وارە بۆ ئامادەکردنی ئەو بابەتە گفتوگویەکی جوان بوو لەگەڵ مامۆستای هێمنا بێگومان هەمیشە کە میوانیشمان بووە لە ستۆدیۆ کۆمەڵێک زانیاری زۆر جوانی پێشکەش کردوین و توانیمانە سوودێکی باشی لێوەربگرین. لا سەرەتا باسمان کرد کە یەکێکی تر لە تەوەرەکانمان باسی نائومێدیە. ئەخۆ نائومێدی چییە؟ چۆن سەر هەڵئەدا لێکێیە سەر هەڵئەدا و هەروەها چۆن ئێمە چارەسەری بکەین یاخو تەنانەت خۆمانی لێ بپارێزین. جا نائومێدی هەستێکی ئاسایی نییە بەڵکو هەستێکی قورسەکە لەسەر دڵمانە دروست ئەبێ بابەتێک نییە کە بە ئاسانی تێپەڕێت، بەڵام هەمیشە لە دڵی ئەو کەسانەی کەوا تووشی نائومێدی بوونە تۆیەک هەیە کە نەمردۆ پێویستەکەوە خزمەتی بکەیت گەشەی پێ بدەی وا بکەیت کە ئەو تۆ گەورە بێت و بتوانێت دڵت ڕۆشنا بکاتەوە، بتوانێت جارێکتر ئومێد و هیوا بۆ تۆ بگەڕێنێتەوە. جا کاتێک کە تووشی نائومێدیە بین هەست ئەکەین کە ئەمڕۆ سبەی هەمان شتە، هیچ جیاوازیەک نییە لە نێوان ئەم دوو ڕۆژەیە. ئەمڕۆ و ساڵێکی تریش هەمان شتە، بۆیە نە هەوڵ ئەدەین بۆ ئێستا و نە هەوڵ ئەدەین بۆ داهاتوو، وەکو ئەوەی کە لە ڕۆتینێکی بەردەوام یاخود لە بازنەیەکا بسوڕێنەوە هیچ گۆڕانکاریەک لە ژیانمانە نەبێت، یاخود هیچ گۆڕانکاریەک لەو بابەتیان نەبێت کە ئێمە تووشی نائومێدی بووینە تێدا. و لەگەڵەوەشە کەسێک کە تووشی نائومێدیە بین هەست ئەکەین کە هەموو دەرگاکان هەموو ڕێگاکان بەڕوومانە داخرا و تاریکە و ناتوانین لێ نزیک ببینەوە، جا هیواکانیش لە چاومانە کاڵە بێتەوە. ئەمڕۆ لە ڕۆ ئاینێکەوە قسەی لەسەرەکەین، نەک لەلایەنە فەلسەفێکە یاخود لایەنە ئەدەبێکەوە قسەی لەسەرکەین، نەخە لەلایەنە ئاینێکەوە قسەی لەسەرەکەین. با بزانین ئەو چیرۆکە جوانانە چیە کە لە قورئانی پیرۆزدا باس لە نائومێدی کردووە و لە ئەنجامە ئەنجامێکی باشی هەبوو، توانیوەتی کە وزەیەکی باش بە خوێنەر ببەخشێ، بتوانێت ئەویش ئومێد بگەڕێنێتەوە، هیوا بگەڕێنێتەوە بۆ ژیانی خۆی. بەس دەواکەین ئەو دوعایانە چینە و نزایانە چینە و ئاەت و سوورەتانە چین کە لە قورئانی پیرۆزدا هاتووە. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت چی وتوە سەبارەت بە نائومێدی و چی وتوە سەبارەت بۆی کە چۆن ئێمە خۆمانی لێ بپارێزین. ئەم وردەکاریانە هێڵمەوە بۆ میوانەکەمان کە قسەی زیاتری لەسەرەکەین، بە هیوام ئێوەش لەگەڵمان بمێننەوە، چونکە بەداخەوە نائومێدی تا ڕادەیەک بڵاو بۆتەوە ئەگەر هاتو چارەسەریشی نەکەین ڕەنگە بێتە هۆی خەمۆکی و کۆمەڵێک کێشەی گەورەتری دەرونی. بۆی لەگەڵمان بمێننەوە، تەماشای کەناڵەکە بکەن و تەماشای ئەم پرۆگرامە بکەن یاخود گوێی لێ بگرن بۆی بتوان سوودێکی زۆر باشی لێوەربگرن. بە خێراتنی میوانەکەمانەکەین مامۆستا بەرهەم حوسێن کابڕێزیان، مامۆستای ئاینی. مامۆستا سڵاو لێبێ و بەخێراتی. سڵاوی خوای گەورە لە جەنابیشتان، زۆر سپاستانەکەم. یاخوا خێر بێ مامۆستا جان، تەندروستی چۆنە؟ سپاسی خوای گەورە. لەگەڵ ڕەمەزانە زۆر باشین الحەمدولیلا. خۆتونیت نییە؟ زۆر باشم. ئێواران ئەبێت لەسەر سفرەخوانوان دۆ هەبێ وایە؟ وەڵاهی لەم وەرزەیە ئەگەر نەژبێت تا ڕادەیەک ئاساییە، بەڵام لە کاتی هاوین و ئەوانە وەکو پێش بەرنامەکە قسەیەکمان لەسەر کرد، یعنی حەقیقەتەن ئەو ساردەمەنی و شرانە و ئاو و ئەو بابەتانە زۆر زۆر پێویست و زەرورە بە سوودیشن بۆ کلیە و جەستە و چونکی تۆ ماوەیەکی چەند کات ژمێرێکە هیچ شلەمەنیەکت نەداوە پێی بۆ تەڕبوونی خانەکان پێویستە. یاخوا بەخێر بێ. با بچینە قوڵای بابەتەکەەوە مامۆستا. نائومێدی چییە سەرەتا لە ڕۆ دینێکەوە؟ کەس بۆ ئەبێ نائومێد بێ؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين، أما بعد. طبيعي ئەم بابەتە ئەم تەوەرەکی زۆر گرنگە بۆ ئەم واقعی ئێستا، چونکە نائومێدیمان هەیە لەسەر ئاستی جیهانی کە ئەم شەڕ و هەرا و فەوزایی کە ئێستا لە واقعە لە ئەرزی واقعە بوونی هەیە، وای کردووە خەڵکێک نائومێد بن، خەڵکێک پێی وابێ ئیتر کۆتایی دنیاە، ئیتر هیچ شتێک نەماوە، هیچ ئومێدێک نەماوە، هیچ خۆشبەختیەک لە ئارایان نەماوە، ئەوەندە نائومێدە بن. و لەگەڵ ئەوەشە لەسەر ئاستی تاکیش هەر یەک لە ئێمە لە ژیانی خۆمانە تەماشاکەین کۆمەڵی شت، کۆمەڵی عەرقەلە و کێشە و گیر و گرفتمان توش ئەبێ کەوامان لێکا نائومێد بین. نائومێد بین لە مناڵەکەمان، لە خێزانەکەمان، لە مەعیشەت و باری ژیانمان، لە هەر بابەتێکی تر کە لە ڕۆژانەیە هەیە. بۆیە ئەم تەوەرە بەڕاستی جێگەی خۆیەتی و من دەستخۆشی لە بەڕێزتانەکەم، خوای گەورە پاداشتی بە خێرتان باتەوە. من پێم وایە ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە جەنابەت، بۆچی ئەبێ نائومێد بین لە ڕۆدینیەکەوە لەم ڕۆژگارەیە؟ پێم وایە کە ئینسان کاتێک نائومێد ئەبێ، کەسانێک نائومێد ئەبن کەوا وزەیەک هەست پێ ناکەن کە پاڵپشتیانە، کە وزەی ئیلاهیە، وزەیەکی خواییە، پاڵپشتێکی خوایی هەست پێ ناکەن، بۆیە تووشی نائومێدیە بن. وەگەرنا ئینسانی ئیماندار ئەگەر ئیمانەکەی تەواو جێگیر بێ،
تەواو دامەزراوە بێ ئەگەر تووشی حاڵەتێکیش ببێ لە حەزاتێک کاتێکی کەم خێرا ئەگەڕێتەوە بۆ ئومێدەکە توش ئەبێ هەندێک حاڵەتێ توش ئەبێ بەڵام خێرا کە بەخۆیان ئەچێتەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو نورە و ئەو ئیمانەی کە لە ناخیایەتی بیرێک ئەکاتەوە لەو ژیانەی کە پێغەمبەران پێیان تێپەڕیون و لەو ناڕەحەتی شتانی تووشیان بوو لەگەڵیشیان ناومێد نەبوون کۆڵیان نەداوە لە ژیان کۆڵیان نەداوە لە هەڵگرتنی ئەو بەرنامە گەورەی کە لەسەر شانیانە ئەمیش ئومێدی بۆ ئەگەڕێتەوە و جارێکی تر بەردەوامە بێ لەسەر ئەو ژیانەی کەوا خوای تەعالا پێی بەخشیوە و کاری بۆ ئەکا و هەوڵدا بۆ ئامانجانی کە هەیەی ئەمەم سیانی زۆربەی کات ئەوەیە کە پەیوەندیکی باشی نییە لە ڕۆ ئاینێکەوە لەگەڵ خی گەورە یاخۆت هەندێک کاتیش ڕەنگە بینی کەسێکە لە کاتی خۆیان نوێژە کات لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو ئەبێت بەردەوام ئەبینی کە خێرەکە هاوکاری دەوروبەرەکەیەکە لەگەڵەوەشە ڕەنگە ببیستیڵێنە و کەسە بوون ناتوشی خەمۆکی بوو یاخود ناومێدە ینی ئەم بابەتە چۆن ڕوون ئەکەن زۆر جوانە ئێمە بەگشتی یعنی ئەگەر باسی عمومی مسلمانان بکەین زۆر بەمان ئەو عیبادەت و پەرستشانەی کە ئەیکەین زۆری وەکو ڕۆتینێک وەرمان گرتووە وەکو کارێک شتێک من باوک من بینیوە دایک من بینیوە ئەم نوێژەی کردووە الله ئەکبەر السلام علیکم السلام علیکم بەم جۆرە کردوێتی و منیش هەر بەم جۆرە بەردەوام ئەبم لە معنە حەقیقەکەی تێنەگەیشتوو ڕۆژوو مانگی ڕەمەزان دێ بە ڕۆژوو بە تا لە بەیانی تا ئێوارە نابێت هیچ خۆی نابێت بەس ئەم دیکۆرەمان وەرگرتووە کە بەداخەوە ئاڵێم کە پێویستە تەواوی مامۆستایانی ئاینی تەواوی ئەو کەسانی بانخوازن وەکو بانخوازێکی ئیسلامی کارەکەن پێویستە زیاد تەرکیز بکەین لەسەر مەعانیەکانی لەسەر ماناکانی نوێژ سوودەکانی نوێژ ئەم نوێژە بۆچی خوا بۆ منی دانا یعنی خوا پێویستی بەوەیە من الله ئەکبەر ئەم نوێژە بکەم و سەلام بەمەوە بڕۆم نا وەکو ئەهلی عیرفانە فەرموون نوێژ لە دوای سەلامدانەوەکەی دەست پێکە ئەهلی شریعەت ئەهلی فقه ئەڵێن نوێژ بەچی دەست پێکە بە الله ئەکبەر و لەگەڵ سەلامدانەوە کۆتایی پێدێ ئەمە بۆ چونکە ئیشی ئەوان اختصاصی ئەوان لەوەندەیە ئەهلی فقه بەڵام ئەهلی عیرفان ئەڵێن نا نوێژ لە دوایەوە دەست پێکە ڕۆژوو لە دوای ڕۆژوو شکاندن دەست پێکە یعنی چی یعنی ئەوەی کە تۆ ئەم نوێژەت کردووە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەبێت تۆ لە خراپە و تاوان بجێڕێتەوە ئەگەر ئەم نوێژە لە دوای سەلامدانەوە کەواتە ئەمە تۆ ناو نوێژەکەی تاوان ناکەی خراپە ناکەی لە دوای نوێژەکە ئەیکەی کەواتە نوێژەکەی تۆ لە ڕۆ عیرفانیەکەی و لە مەعنا قوڵەکانی و لە دوای نوێژەکەەوە دەست پێکە ڕۆژۆکەش لە دوای ڕۆژۆکەوە ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت بۆیە ئەم کارانەش ئەکاو هەر نائومێدە هەر هەست بە وزە پاڵپشتە ئیلاهیە ناکە چونکە ئەلەم معانیانە تێنەگەیشتووە و لە معنای قودرەتی خوای تەعالا تێنەگەیشتووە پاڵپشتی خوا تێنەگەیشتووە بۆیە هەمیشە چیەکات زیاتر وابەستەی دیوە مادیەکانە ئەو دیوانەیە کە بەرجەستن یعنی کاتێک ناترسێ ئەگەر دەسەڵاتدارێکی لە پشت بێ کاتێک خەمی خواردنی نیە ئەگەر موچەیەکی هەبێ بەڵام کە موچە بڕا خەمی لێ پیا بێ ئیماندار وانە ئیماندار تێئگا لە پشتی هەموو ئەم ڕووداوانەوە لە پشتی هەموو ئەم هێز و وزانەی کە لە بوونا هەیە وزەیەکی تر هەیە کە وزەی خوایە و ئەم وزانە ئەجوڵێنێ ئەم وزانە لەوە سەرچاویان گرتووە کاتێ لەمە تێگەیشت ئەو ئیماندارە ئیتر ئەبێ بە ئیماندارێکی ڕاستی و نائومێد نابێ مامۆستا زۆر باش و زۆر جوان وەسفی دیوە عیرفانیەکەت کرد کە نوێژ کاتێک دەست پێتەکە لە دوای سەلامدان کەسێک کە نائومێد دەبێ بە دیوە عیرفانەکەی لە چه دەرگایەک بدا ئەو نائومێدەی بڕوێنێتەوە تۆ کاتێکە برسیتە بێ ئەچی سەلاجەکاکەیتەوە کاتێ توینیتە بێ ئەچی بۆ ترمزە ئاوەکەیان بۆ دۆڵکە ئاوەکە ئەو دوێکە ژوازی لێبێنە دوێکە شەر خۆشە خۆی چی بکەین بەم دیوەیە لە دەرگای کێ بدەین لە دیوە عیرفانەکەیە من پێم وایە ئەم بابەتە ئینسانێک بتێ پەروەردەی بکەی بەو شێوازە کە هەمیشە ئومێددار بێ هەمیشە چۆنڵی باخی ئومێدی گەشت بێ پێویستی بە بەرنامەیەک چارەسەر نابێت بە قسەیەک و دوان چارەسەر نابێت پێویستی بە پەروەردەکارێک هەیە بە مرشد و مڕەبیەک هەیە لە ڕاستیە کەسێک دەستگیرۆیی کرد بێ ئەم کەسە خۆی کەسێکی ئومێددار بێ کەسێکی عارف بێ خواناز بێ مرشد بێ پەروەردەکار بێ بتوانێت بە معنای کەلیمە لە دەردەکانی ئەم کەسە نائومێدە تێبگا لە بیدایەتەوە ئەگەر مناڵ بێ و هەرزەکار بێ لەو بیدایەتەوە ئومێدەکەی تیا بچێنێ
وتیایە گەورەی بکات تاوەکو خۆی لێکە وەکو مرشیدەکە وەکو مڕەبیەکەی لێ دێ ئەگەر گەورەش بێ کەسەکە گەیشتۆتە ئاستێک و تەمەنێک و لە ئاستی ئەوە نەماوە کە ئاستی تەمەنی پەروەردەکردنی مناڵی و هەرزەکاری بێ ئەوە ئەبێ بە وردی لەگەڵیا بدوێ و چارەسەری کابووی ئەمە وەکو ئەساسی بابەتەکە ئەمما ئەگەر وەکو ئام قسە بکەین وەکو ئێستا ئێمە لە بەرنامەیەکین دانیشتوین بەڵێ ئەمە بە چیرۆکێک وەڵامی جەنابەت بمەوە بەسەرهاتی جوتیارێکی دانا حەکیم بە معنای کەلیمە حەکیم و دانا ئەم جوتیارە بە ڕێزە لە لادەیەکایە فەقیر حاڵە زۆر دەوڵەمەند نییە لە چاو جوتیارەکانی دەوروبەری و دێیەکە ئەم ئەرزێکی کەمتر و چۆنڵی مادەیەکی کەمتر خواپی بەخشیوە تەنها یەک ئەسپی هەیە بۆ گواستنەوە و هاتوچۆی خۆیان خۆی خانەوادەکەی ئەم ئەسپەش ڕۆژێک لێ ئەدا و ئەڕوا بە سورعەتێکی زۆر هەرچەندەکەن فریای ناکەون و لە دەستیان دەرەچێ و بەو شاخ و کێوەیە لە دەستی دەرەچێت دراوسەکانی لێ کۆ بنەوە خەڵکی دەوروبەری ئەی هاوار چ نەکبەتیەکە و چ نەهامەتیەکە و ئەخۆ کۆی ئێستا تۆ سیارەیەکە هەبێ و سیارەکە وەلگەڕا و ڕۆی ڕاست وەو سەردەمە وا بووە طبعا ئینسان بە موسیبەتەی بینێ بە ناڕەحەتیی بینێ کابرای جوتیاریش چونکە عاریف و خواناس و دانا و حەکیمە ئەوان ئەڵێن نەکبەتی و نەهامەتی ئەویشەڵێ خوا باشتری لێ ئەزانێ ڕەنگە وا بێ کە ئێوە ئێڵێن و ڕەنگیشە پێچەوانەکەی بێ ڕۆژی دواتر ئەسپەکە لەگەڵ سێ ئەسپی کێوی ئەگەڕێتەوە هەمویان کۆ بنەوە خۆ قسەکەی ڕاست بوو وەڵڵاهی خێری تیا بوو تەماشا بکە خۆمان زۆر زارڵین ئەم ڕووداوانەی کە ڕۆدا خێری تایە بڵێ خێری تایە ئەم چیرۆکە ڕێک وەڵامی ئەوە ئاداتەوە خێری تیابوو بەڕاستی ڕاستی کرد چەند چ بەختێکی باشی هەیە ئەسپێک ڕۆیشت چوار گەڕایەوە ئەویشەڵێ لەوانەیە وابێ لەوانەشە پێچەوانەکەی بێ ڕۆژی دواتر کوڕی جوتیارەکە ئەوەیە کە لەو ئەسپانە ڕام کا و دەستەمۆی کا و فێری سواریکە کاتێ سواری پشتیە بێ ئەسپەکە بەریەداتەوە و قاچیشکی ئەڵێن ئەی هاوار بەڕاستی نەهامەتیە بەڕاستی نەکبەتیە ئیشەڵێ لەوانەیە وابێ لەوانەشە پێچەوانەکەی خێری تیا ئینشاءڵڵا ڕۆژی دواتر یان چەند ڕۆژێک دواتر پاسەوانەکان و پۆلیسەکانی حکوومەت دێن ناوی ئەو گەنجانە ئەنووسن کەوا ناویان هاتۆتە بۆ جەنگ بڕۆن ببن بە سەرباز کاتێک کە ئەوان تەماشاکەن ئەمە قاچیشکاوە خەتێ بە ناوەکەی هێنن و بەکەڵکی سەربازی نایە و بەرعەفواتەکەوێ ئەڵێن بەڕاستی کوڕەکانی ئەمە هەمووی ڕۆیشت سەیکە بوو بەچی خێر و بەرەکەتێک بۆ ئەمیشەڵێ لەوانەیە وابێ چیرۆکەکە لێرە کۆتایی پێ نایە ئەم چیرۆکە ئەڕوا تا بڕۆین بەدوایە ئەڕوا ئەمە چیرۆکی ژیانی هەمومانە ڕاست ئەمە چیرۆکی ژیانی هەر هەمومانە تەماشا بکەین ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن مەرز نییە لەو ڕەهەندە و لەو دیوەی کە من تەماشای ئەەکەم خراپ بێ نا قورئانی پیرۆز پێمان ئەڵێ عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون أم علمي خوا بالرابون بو علمي خوا كخوا لم كونا هیچ شتێک نایەنە ڕێگەی بەرهەم یاخود هەر کەسێکی تر هەر یەکێ لە ئێمە هیچ شتێ نایەنێ ئیلا ئەو شتە خەیرێکی تایە کە لە من دیار نییە کاتێ ئەمەم بینی بەو جۆرە تەماشای ڕووداوەکانی ژیانم کرد دەجار بکەوم هەڵئەسمە و ناومێد نیم بە جۆرێکی تر محاولە ئەکەم و هەوڵ ئەدەم و ناومێد نابم دەستە خۆش بێ مامۆستا پەیوەندی چیە لە نێوان سەبر و ئومێد کەسێک کە بە هیوا بێت بە ئومێد بێ و سەبریشی هەبێت توانین بڵێن کە پێویستن بەیەکەوە زۆر پێویستن بەیەکەوە چونکە ئەگەر ئینسان ئارامگر نەبێ ناتوانێت ئومێدی هەبێ جارێک شکستی هێنا دوان شکستی هێنا تاو ئارامی نامێنێ کۆڵ ئەدا وازەیێنێ بەڵام کەسی ئیماندار هەم سابیرە هەم ئارامگرە هەم ئومێددارە و هەمیشە هەردووکیانی تیا مەوجودە مامۆستا لە ئێستا لە تەکنۆلۆژیایین ڕۆژتا ئێوارە لە تیڤی ئەم هەواڵە بڵاوەکرێتەوە لە پەیجەکان واکەی ئەم هەموو ناومێدیە بڵاوەکەنەوە ئەها گەروی هورمز داخرایتر نەود ناڕوا پارەمان نابێ ئارد نامێنێ
ڕۆن نامێنێ ئەم نائومێدیە چی لە خەڵک بکەین لە دیوە تەکنۆلۆژیاکەوە ینی چی بە خەڵک بڵین لە دیوە ئاینێکەوە چی بە خەڵک بڵین لە ڕووە کۆمەڵایەتێکەوە ئەمە چی بکەین ژیان وایە بەڵام ئەو پەیوەستی بینی خۆت و خوات پچڕان ئیدی ئەمانە ڕوئەدا ئەمێ ڕوونکردنەوەیکی دینیم بیتێ لەو بابەتەوە یان ڕوونکردنەوەیکی عیرفانی چونکی دیوە عیرفانەکە زۆر جوان لەگە فەلسەفەکەیە تێکڵاوە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناڕەحەتترین کاتی ژیانیان لەگەڵ یەک هاوڵا کە ئەبوبەکری سیدیق بەڵێ بەو سەفەری هیجرەتەیە ئەڕۆن بەرەو مەدینەی منەوەرە لە وڵاتی خۆی دەرکراوە ئاوارەیە ڕای کردووە کۆچی کردووە ئەو شوێنەی کە بۆی ئەڕوا هێشتا دیار نییە چۆنە و چی ئەبێ زەمینە سازیەکی بۆ کراوە بەڵام هێشتا نەچوەتە واقعەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەشکەوتێکا خۆی شاردوێتەوە کافر و بێباوەڕ و مشریکەکان ئەگەنە دەرگای ئەشکەوتەکە طبعا لەو جێگا خواردن بە ئاسانی دەست ناکرێت ئاو بە ئاسانی دەست ناکرێت ئەوانەی پێداویستی ژیانن بە ئاسانی دەست ناکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ئەشکەوتەیە لەگەڵ ئەبوبەکر دوژمنەکانیش کە بەدوایانەوە دێنە بەردەمی ئەشکەوتەکە ئەشکەوتی ثەور ئەوەی کە چوو بێتە عەمرە دیوێتی چوو بێتنە سەر ئەو شاخە یعنی من هەموو جار ئەڵێم ئەشکەوت نەبووە لەتە ئەشکەوت بووە هەر زۆر بچکۆلەیە فعلا کە ئەبوبەکری سیدیق فەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر سەیری بن پێی خۆیان بکەن ئەمان بینن هەر سەیری بەر پێی خۆیان بکەن ئەمان بینن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی وەڵامە داتەوە فەرمێ لا تحزن إن الله معنا خەمت نەبێ ئەی ئەبوبەکر دڵتەنگ مەبە باش دڵتەنگ مەبە خوا لەگەڵمانایە چی ڕوویدا لێرە باش نەیان بینی تەجەلای صیفەتێکی خوا کەوتە سەر پێغەمبەر و ئەبوبەکر وەکو شتێک کە چۆن لێرە بوونی نەبێ نەبینران وەگرنا معقول نییە ئەوەی چوو بێتە ئەو جێگا لێ معقول نییە کەسێ بێتە بەردەرگای ئەشکەوتە و ناوی ئەشکەوتەکە کەسی دوانی تیا بێ و نەیبینی عەقڵ قبوڵی ناکە چی ڕوویدا تەجەلای صیفەتێکی خوا لا تدریکه الأبصار وهو يدرك الأبصار خوا نابینرێ لەم دنیاە طبعا مەبەستمان خوا نابینرێ بەڵام ئەو بینەرە بەسەر هەموو شتەکانە و هەموو بینینەکانی ئاگا لێیە تەجەلای ئەم صیفەتەی خوا کەوتە سەر ئەبوبەکر و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕزای خوا لە ئەبوبەکریش بێ نەبینران مەعیەتی خوا گرنگە من ئەڵێم بەو دۆست و ئەحبابانەی کە ئێستا بینەری ئەم بەرنامەی ئێمن لەگەڵ خوابوون کە ئینسان لەگەڵ خوا بوو ئیتر خەمی نامێنێ بۆ خوا لە وەصفی ئەولیا و دۆستانی خۆیان فەرمێچی ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون نخوفیان هەیە خەوف ترسە لە داهاتوو باش چی ڕوەدا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد گەر و یورمز داخرا و فڵان بوو ئارد نامێنێ و خواردن نامێنێ و گرانی نەوەتەکان ئەگەڕێتەوە خۆ ممکن ئەمانە ڕوو بدەن ناڵێن ڕوو نادەن ناڵێن خەڵکینە وڵات زۆر مرتاح بن ئەمانە ڕوو نادەن ئەوەی کە پێتان ئەکرێ بە شێوازێکی معقول چۆنەڵێ ئامادەکاری بکەن بۆ ئەم بابەتە ڕەنگە بێتە پێشمان بەڵام ئومێد بڕاو مەبن بابەتەکە ئێمە کە باسی ئومێد بڕاو مەبە لە جەیەکە کە خوات لەگەڵ بوو ئەگە قەرار بێ دوژمنەکەت نەتبینێ ناتبینێ لە جەیەکە کە تۆ کەسێکت لەگەڵ بۆ ڕەزاق هەستت بە مەعیەتی ئەو کرد خەمی ڕزقت لەکوێیە یعنی لە چ جەیەکە کاتێک کە ئینسان بزانێ لەگەڵ کەسێکایە هەموو خواردن و خواردنەوەیە کە بۆ ژیانی تۆ پێویستە لە دەستی ئەوە هەموو پارێزگاریەک عفوم کە هەموو پارێزگاریەک لە دەستی ئەوە هەموو حفظ و ڕیعایەتێک هەموو قووەت و هێزێک لە لای ئەوە کاتێ ئەویش لە پاڵپشت ما بێ بۆیە ینی ئینسان پرسیارەکەت عفو بیر بێت تۆ تووشی قەزیە و کێشەیەکە بێتیتە دادگا ئەگەر مەحامەیەکی چاکت هەبێ مرتاحی ئەگەر مەحامەکە و دادوەرەکە و چۆنەڵی جێبەجێکاری حکومەکە و شاهێدەکە و هەموو ئەمانە دۆستی تۆ بێ تۆ دۆستی ئەو بی بێگومان خەمەکە ئەڕەوێتەوە هەر زۆر بە مسەیتری لە قەزیەکە دەرەچی ئەم قەزیەیەش کە دێتە پێش ئیتر هەر قەزیەیەک بێ عام بێ وەکو وتمان دووەلی بێ یاخود لە ژیانی تاکە کەسی خۆمانە بێ ئەمانە ئینسان ئەبێ وای ببینێ کە لەژێر دەسەڵاتی خوایە و خوا هێناوێتی کە خواشێناوێتی ئەگەر من لەگەڵ خوا بم و ڕاست کەم خوا ئەم پارێزێ و
ئەوەشی کە ڕوەدا ويجعل الله فيه خيرا كثيرا خواهی گەورە خەیرێکی زۆری تیادانا و ئینشاءالله هەر ئەو خەیرەشمان تووشە بێ بەئیزنی خوا. مامۆستا بەسمەوە بوو ویستمەوە پرسیارە بکەم ئێمە و هاوکێشەیەمان لەبیر کردووە کە خواهی گەورە کەسێک دروستکە کوردەوارە لە ڕزقیشی لەگەڵا ئەنێرێ سەری بێ ڕزق لە ژێر خاکە ئەوە نییە ئێمە و هاوکێشەیەمان لەبیر کردووە بێگومان ئینسان لە کاتێ لەم ژیانی دنیاە ئەژین ئێمە دوو دیوین هاوڵەکان لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەنظەلە یەکێک بوو لە هاوڵەکانی پێغەمبەر لە ناو بازارە هاواری کرد نافەقە حەنظەلە منافق بووە ئەبوو بەکر بینی یان لە یەکێکی تر لە هاوڵەکان ئەگەر هەڵم نەکرد بێ فەرمووی وەرە بزانم بۆ واڵی تۆ کەی منافقی ئەلێ من لە خزمەتی پێغەمبەرە جۆرێکم دیوی ئیمانیەکەم جۆرێکە و بەرزە بێتەوە ئیمانم و لەگەڵ خەمی دنیام نامێنێ و یعنی بشم بڵێ ئەو خەوف و حەزەنە نامێنێ کەچی کە دێم تێکەڵاوی دنیا بمۆ جارێکی تر ئەمانەم بۆ دروستە بێتەوە وڵایەتی خۆ منیش وام ئەو بانگ یەکرد نافەقە حەنظەلە ئەمیش ئەگەر ئەبوو بەکر بێ وەکو ڕیوایەتەکە هەڵە نەیجەڕمەوە نافەقە ئەبا بەکر خەبەر گەیشت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دوو هاوڵەوە ئاڵێن بانگیانی کرد فەرمووی بۆ واڵێن فەرمووی یا ڕەسوڵ ئێمە لە خزمەتی تۆیە بە جۆرێکین ئیمانمان ئەوە بەرز ئەبێتەوە هیچ بیری هیچمان نامێنێ ڕەنگە هەمومان بەسەرمان هاتووە ئەو حاڵەکان بەڵام کاتێک تێکەڵاوی دنیا و کڕین و فرۆشتن و هەندێک شتی تر ئەبین ئەم بابەتە ئەگۆڕێ هەستەکەین جیاوازین هەستەکەین ئەمە دوو حاڵەتە لە ئێمە دوو ڕوویە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم فەرمووی وانییە فەرمووی ساعة فساعة ئەم حاڵەتە بەردەوام نابێ ئەو ئیمانە بەقوەتە ڕوو ئەدا کە ئینسان تووشی ناومێدیە بێت تووشی نائارامیە بێت تووشی ئەم بابەتان ئابێ بەڵام بە پێی ئیمانەکەی چەند ئیمانەکەی باڵاتر بێت چەند خواناستر بێ ئەوەندە لەو کاتەیە زوو ئەگەڕێتەوە بۆ ئەملا ئەو هاوکێشەی بیرەکەوێتەوە خوای گەورە سەری دابێ ڕزقی شەدا خوای گەورە مادام منی دروست کردووە خۆی ئەم پارێزێ ئەو شتانەی کە ئەیهێنێتە ڕێگەم هەمووی خەیرە بەم شێوازە ئەژێ ینی خەوف و حەزەنەکەی ئەڕەوێتەوە ئەگەر بۆ لە حەزاتێکیش تووشی ببێت سابەر و کۆتایی پرۆگرامەکەتین پێم خۆشە دوا پرسیارم بێ و لەگەڵەوە شاگەر هەر پامێک کتێ خۆت یا خودت خاڵێک کە ئاماژەمان پێنە کردبێ قسەی لەسەرکەی مامسا وەکو ذکر وەکو نزا و دوایە خۆت ئاەتێک سوورەتێک لە قورئانی پیرۆزا کە هەندێک کات کەستێکی خەریکە ناومێدی لە تۆیە دروست ئەبێت چین ئەو ذکر و نزانەی کە پێویستی ئەمە بیکەین ئەو کاتە ئینسان هەمیشە هەست بە لاوازیەکە خۆلیق الئینسان و ضعیفە هەست بە لاوازیەکە کاتێک ئەتوانێت بەهێز بێ کە هێز لە بەهێزەوە وەربگرێ وەکوی لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەمان بە زۆر بابەت کرد کە لەگەڵ بوونی خوا لەگەڵ خوابوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک لە طائف بەردەباران کرا و دەرکرا و لەو حاڵەتی ناومێدیە ئینسان ئەگە هەر کەسێک لە ئێمە بێ لە قەومەکەی خۆی ناومێد بۆ چوەتە طائف هەر بەردەباران کراوە هەموو جێیەکی بەسەرا داخراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی فەرموو چۆن ئومێدی بۆ خۆی گەڕاندەوە فەرمی اللهم إليك أشكو ضعف قوتي خوا من بەهێزم و ئەیگەڕێنمەوە بۆ لای تۆ داوای شکاتی ئەم بێهێزی خۆم لە لای تۆ ئەەکەم وقلة حيلتي وهواني على الناس يعني هانای بۆ خوا برد هانای بۆ خوا برد ئیتر بە هەر عیبارەتێک بێت بە هەر لەفظێک بێت لەو کاتی ناومێدی و ناڕەحەتیانەی کە هاتە ڕێگەمان هانابردن بۆ خوا گەڕانەوە بۆ لای خوا و زەو ئومێدت پێ ئەبەخشێ و نەجاتت ئەدا لەو ناڕەحەتی کە تایە هەی و یەک ذکر هەیە یەک دوعا هەیە لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين كدعاء پیغمبر یونس بو فنادى في الظلمات لەناو تاریکیەکانە تاریکی شەو تاریکی سکی حوتەکە و تاریکی دەریاکە لەم سێ تاریکیەیە کە هیچ دەستی هیچ کەسی پێ ناگا و ئەوش دەستی بە کەس ناگا داوای یارمەتی لە هیچ کەسێ بکە لا إله إلا أنت هیچ خوایەک نییە غەیری تۆ سبحانك پاک و بێگەردی بۆ تۆ إني كنت من الظالمين بەڕاستی من هەڵم کرد زوڵمم لە نەفسی خۆم کرد ستەمم لە خۆم کرد ئەم ڕووداوانەی کە دێتە پێشم لە پای ئەو زوڵم و ستەمەیە کە لە خۆم کردووە خۆم خستۆتە ناو ئەم ناڕەحەتیەوە کە ئەنەهو خوایە تۆ یارمەتی دەرم بەو دەرم بێنە لەم ناڕەحەتیە ئەم دوعا مجربە هەم خۆم سپاسی خوای لەسەرەکەم لە ژیانی خۆمان لە دەیان ناڕەحەتیە کە زۆر ناومێد بووم بەم دوعا خوای تەعالا دەرگای ڕەحمەتی لێ کردومەتەوە و هەم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کات ئینسان بەو دوعایە بەو جۆرە گەڕایەوە بۆ لای خوا و دانی بە هەڵەی خۆیان ناو دانی بە لاوازی خۆیان ناو ڕووی کردەوە ذاتی ئەڵڵا کە بەهێزە و بە قودرەتە و
هەموو هێز و قدرێتێک لە لای ئەوەیە ئەو کات ئومێدی بۆ ئەگەڕێتەوە و ئیمانەکەی باڵا ئەبێ و نەجاتی ئەبێ لەو ناڕەحەتی و نەهامەتی کەوا تووشی بووە. زۆر سپاس بۆ مامۆستا هێمن کە پێشنێژ و چارخێن، زۆر سپاس بۆ ئەو شیکردنەوە جوانانت بە هیوام تەمەند درێژ و لە شتاغی جەنابتانەکەم هەر لەگەڵ جەنابتانە ئینشاءڵڵا ئێوە شەر تەمەند درێژ و لە شتاغ بن و سەرکەوتوو بن. زۆر سپاستانەکەم. یاخوا بەخێر بێ. بەڵێ ئازیزان ئەوشمان لەبیر نەچێ هەر لە دیوە دینیەکەیەوە خوای گەورە کە باسەوەی کرۆ لە لەوح المەحفوظە هەموو ژیانی ئێمەی نووسیوە بە ئاگاداری ئەو دیوەش بین. ئەوەی کە ڕوئەدا لەسەر ئیزنی خوای گەورە ڕوئەدا، ئەوەی قەزا و قەدەرەکەشە لەوانەیە زۆر کات هەڵەی خۆمان بێ یاخود قەزا و قەدەرەکەی خوای گەورە ناردۆتی. بە هیوام تا دیدارێکی تر هەر شاد و بەختەوەر بن. خواتان لەگەڵ.